ئێمە بەردەوامە بیلەکە بینەرەکانمان لەچینە لای یەکەم تەوەری ئەمڕۆمان کە ڕۆژی جیهانی دادپەروەری کۆمەڵایەتیە. هەمیشە وتومانە کە بە گرنگیەوە سێری مافەکانی تاکەکرێ، بە گرنگیەوە سێری واکرێ کە چۆن بتوانین بە شێوازی لە شێوازەکان ڕیزبەندی بکرێ بۆ ئەو خاڵانەی کە پەیوەستە بە مافەکانی تاکە کەسیەوە و لای خۆمان تا چەند ئەمە ڕەچاوەکرێ گرنگی کەرتەکانی تایبەت بێت چ ڕێکخراوەکان بێت چ لایەنی گشتی بێت کە حکوومەتە تا چەند هەوڵدراوکە پەیوەندیەکان زیاتر گشتگیر بکەنەوە لەوەی کە چۆن دادپەروەری لە مافی کۆمەڵەگاکەن و لە مافی تاکەکەن و ئەم ڕۆژە کە دیاری کراوە بێگومان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. لەم نێوەندەشدا ئێمە کۆمەڵە ڕێکخراو هەیە بە تایبەتی لە شاری سلێمانیە کە ئەم ڕێکخراوانە ئەتوانین ئێمە بڵین جێگەی شانازین بۆ ئێمە کە هەمیشە ماندوونە ناسانە و بەبێ بەرامبەر هەموو هەوڵەکانیان چڕ کردوێتەوە کە لە زۆربەی بوارە جیاوازەکانە خزمەتی کۆمەلگا بکەن و بتوانن بە شێوازێک دەستی هاوکاری درێژ بکەن. یەکێ لەو ڕێکخراوانە ڕێکخراوی CDOە کە هەمیشە هەوڵیاوە لە کەمپینەکانە لە ئەو کەسانەی کە لە وڵاتانی دراوسێەوە یاخود لە خواروی عێراق و یاخود بە هەر هۆکارێک بێت ڕویان کردوتە ئەم ناوچەی ئێمە ئەوان بتوانن پشتگیری بکەن و لە دابیکردنی پێداویستیەکان و هەروەها بتوانن کۆمەڵی پارێزەری باشیشان هەبێت داکۆشی لە مافەکانیان بکات کە بیرمان نەچێ لەوانە ئەوانەی کە لە کەمپەکانن لەوانەیە نەتوانن بڕەپارێکی وادابینکەن بۆ پارێزەرێک کە بتوانن داکۆشی لە مافەکانیان بکات. ئەمان هەوڵیان ناوە کە پشتگیریەکی باشی مناڵان بن لەگەڵ ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستانە. ئەمان هەوڵیانەوە لەگەڵ ڕێکخراوەکانی تریشا کۆمەڵێک کار و چالاکی کە بکەن. ئەم ڕۆژ قسە لەسەر ئەم بابەتەکەین بە میوانداری زۆر بەڕێز خاتوهانا شوان وەکو نوێنەری ڕێکخراوی CDO کە بەڕێزیان لە ستودیۆ ئامادەیەکرد بفەرموو. خاتوهانا فەرموو. بەخێر بێ. بەهەنی باش بەخێر بێ. زۆر بەخێر بێت. فەرموو. بەخێر بێت. بەخێر بێت. زۆر بەخێر بێت. سپاس محەممەدە بوونت. دووبارە بەخێر بێت. هەموو جارێکە هەر کارمەندیشیەوە یەکخراوی ناو پارێز ئەوانە چکە ئێوە هەمیشە هەوڵێن بۆ خزمەتکردن. من سەرەتا ناچمە بابەتەکەڵم دەستان خۆش بێ، دەستی هاوڕێکانتان خۆش بێ و تیمەکانتان خۆش بێ و هەمیشە هەر لەش ساق بن و بەردەوام. زۆر سپاس بە هیوای سەرکەوتنیش بۆ ئێوە بەڕاستی ئەگەر میدیا هەماهەنگ نەبێ لەگەڵ ئێمە ئەگەر تیشک نەخاتە سەر کار و چالاکیەکانی ئێمە معاناتەکانی کۆمەلگا کە بە ئێمە ئەگاتەوە ناتوانین ئەو پردە پەیوەندیە بەهێزتر و بەهێزتر بکەین. دەشتان ساغ بێ. چینە سەر ڕۆژی جیهانی دادپەروەری کۆمەڵایەتی. ئەم ڕۆژە ئەگەر لە کێوە دیاری کراوە لای خۆمان تۆزی لە پێشێکێکە باسم کرد لای خۆمان تا چەند کار لەسەرم بابەتاکرێن. بەڵێ لە سەرەتای سەدەی هەژدەوە باس لە عەدالەتی ئیجتیماعی ئەکرێ، لە سەرەتای سەدەی بیستەوە مەجموعەیەک لە ڕێکخراوەکان و دەستگا پەیوەندیدارەکان ئیشیان لەسەر مەسەلەی عەدالەتی ئیجتیماعی کردووە. کۆمەڵە گۆڕانکاری بەسەر چەمکەکەیە و معتەیاتی و وردەکاریەکانی هاتووە، بەڵام ئەوەی ئەمێنێتەوە ئەوەیە کە دادپەروەری کۆمەڵایەتی یەکێکە لە ڕەکیزە سەرەکیەکانی بەرەو پێشچوونی کۆمەلگا، یەکێکە لە بنەما سەرەکیەکانی پایە سەرەکیەکانی بەرەو پێشچوونی کۆمەلگا. ئێمە هەمیشە تعریفێکی عام هەیە بۆ عەدالەتی ئیجتیماعی، ئەویش ئەوەیە کە ئەو کەسانەی کار ئەکەن و تاکەکانی کۆمەلگا شایستەییەکانی خۆیان مستەحەقاتەکانی خۆیان وەربگرن لە بەرامبەر ئەو کارانەیە کە ئەیکەن. بەڵام ئیتر ئەمە بەپێی وڵاتەکان بەپێی سیستمەکان و بەپێی سیستمە سیاسی و تەفەهومە سیاسیەکان و هەروەها بەپێی بارە ئابوووریەکان گۆڕانکاری بەسەرا هاتووە. ئازادی ڕادەربڕین، ئازادی چوونە دەرەوە، ئازادی خۆپیشاندان ئەمانش ئەچێتەوە ژێر سایەی عەدالەتی ئیجتیماعی، چونکە یەکێکە لە مافە سەرەتاییەکانی تاکەکان کە لە کۆمەلگایە دەستەبەرکراوە بۆ تاکەکان. زۆر باشە. وەکە زانین ڕێکخراوی CDO هەمیشە کار و چالاکی زۆری هەیە. بزانین لەم ڕۆژەدا کار و چالاکی تایبەتان هەیە تایبەت بەم ڕۆژە؟ لەم ڕۆژەیە لەبەرەوەی ئەم ڕۆژە لە ڕۆژەکانی ترا ڕەنگ ئەیاتەوە، لەبەرەوە یەکێک لە لەم ساڵ و کۆتایی ساڵی ڕابردوو یەکێک لە ئیشەکان کە پەیوەندیداری ڕاستەوخۆی بە مەسەلەی عەدالەتی ئیجتیماعیەوە ئێمە کردومانە هاوپشتیکردنی ئەو کەسانەی هاتوونەتە سەرجادا بۆ داواکردنی مافەکانیان. ئێمە و لەگەڵ ژمارێکی زۆر لەگەڵ ڕێکخراوەکانی تر ئەمە ئەبێتە ئەرکێکی سەرەتایی ڕێکخراوەکان، چونکە ڕێکخراوەکان ناتوانن وەکو هاوڵاتیان یا وەکو ئەو فئاتانەی کە داوای مافەکانیانەکەن خۆیان بێنە سەرجادا. ئەو هاوپشتیکردنە
فشارێک دروست ئەکا دواتر ئێمە سەر ئەوەی کە بەڕاستی جێگەی دەستخۆشیە دوێنێ ئەنجامی ئەو فشار و هاوپشتی و یەکگرتوویی کۆمەڵایەتیەمان بینی کە لە کوردستانە هەیە ئەمە یەکێکە لە خستڵەتە ڕەسەنەکانی کۆمەلگای کوردی بەڕاستی هەم هاوپشتیکردنی یەکتری و هەم ناڕەزایی دەربڕین و داواکردنی مافەکان. زۆر باشە خاتوها نازین ئەم دادپەروەری کۆمەڵایەتیە زۆر پەیوەندی بەلایانی ئاسایشی کۆمەڵایەتی شوێت چونکە ئێمە گەر بەپێی ئەو داتانەی لە ساڵی ڕابردووە کە کرا لەسەر ڕۆژهەڵاتی ناوڕاست بە تایبەتی عێراق سووریا هەندێک لە وڵاتانێت تر کە جەنگ باڵی کێشا و بەسەریا باری سیاسی ناجێگیر بووە ئەمە ژوای کردووە کە دادپەروەری تۆزێک کەم تەرخەمی هەبێت ئەم کاریگەری سیاسیە ئەم کاریگەری وڵاتانی دراوسەیە تا چەند کاریگەری لەسەر ئەم بابەتە هەیە تا چەند کاریگەریە لەوەی کە من وەکو تاچێک نەتوانم مافەکانی خۆم بەدەست بێنم زۆر جاریش مافەکانیشم ڕەچاو ناکری ئەخورێ ڕاستە ئەمە یەکێکە لە گفتوگۆ سەرەکیەکانی نێوان ڕێکخراوەکان نێوان تاکەکانی کۆمەلگا کە بەردەوام چۆن بکەین کە کۆمەلگای ئێمە لەم پریشکە ناحەقیانە یاخود لەم پریشکە دوژمنکارانەی کە بەهۆی وڵاتانی دراوسێ و بەری ئەکەوێ چۆن ئێمە خۆمان دەرباسکەین یاخود خۆمان بەرەو هەنگاوێکی نوێ ئامادە بکەین ئەمە مەسەلەیەکی زۆر بەنسبەت ئێمەوە هەستیارە لەبەرەوەی کە خۆتەزانی تاکەکانی کۆمەلگای ئێمە وەکو هەرێمی کوردستان مەربوطین یاخود ڕاستەوخۆ پەیوەندیداریمە کۆمەڵە دەوڵەتانی ئیقلیمی کە دێر زمانە ئێمە کێشەی سیاسیمان هەیە ئێمە ڕاستەوخۆ مەربوطین بە دەوڵەتی عێراق کە دێر زمانە ئێمە کێشەمان هەیە و تاکەکانی کۆمەلگای ئێمە هەمیشە مەترسی شەڕ و مەترسی نائارامی و مەترسی کێشە کۆمەڵایەتیەکان و مەترسی قەیرانە ئابوووریەکان لەسەریان بەردەوامە تەنانەت ئێمە هەمیشە گفتوگۆمان لەسەر ئەوەیە کە بەشێکی زۆر لە کێشە کۆمەڵایەتیەکانیشمان پەیوەندیدارە بە سیاسەتی دەوڵەتانی ئیقلیمی بۆ نمونە زیادبوونی مادەی هۆشبەر بۆ نمونە هەندێک کێشەی کۆمەڵایەتی جۆری کێشەی گۆڕانکاری لە جۆری کێشەی کۆمەڵایەتیە ئەمانە هەمووی خەمی گەورن و ئەمانە هەمووی چالنجی گەورن کە پێویستەکە ئێمە لە ئایندەیە ئیشی زۆر باشی لەسەر بکەین هەرچەنە دەستمان پێ کردووە دەمێکەیە بەڵام پێویستمان بە هەنگاوی زیاترە. زۆر باشە بەپێی ئامار و داتا جیهانیەکانیش بە لە جیهاندا زیاتر لە 2 میلیارد کەس لە جیهاندا لەژێر کاریگەری ململانەکاندا ئەژین جا هەمیشە ئەمە کە باسی ململانە و کاریگەری ئەکەین هەمیشە ئەومان بیرەکەوێتەوە چەمکی یەکسانی جیاوازێکی لە نێوان چەمکی یەکسانی و دادپەروەری کۆمەڵایەتی بەڵێ جیاوازەیەکی گەورە هەیە هەمیشە ئێمە چەمکی یەکسانی وا وێنە ئەکەین یا وا تەسەوری ئەکەین یا هەمیشە قسە لەسەرەوەکەین کە یەکسانی بۆ نمونە یەکسانی لە مافەکان یەکسانی لە موچای یەکسانی لە پێداویستی دابینکردنی خزمەت گوزاریەکان و پێداویستەکان بەڵام ئەمە ناکرێت ئێمە لە کۆمەلگای بە تایبەتی کۆمەلگای ئێمە و ئێستاش مناقەشەیەکی زۆر گەورە هەیە لەسەر ئەوەی کە یەکسانی نییە ئەمە بەڵکو جیاکاریەکی ئەرێنیە بۆ نمونە ناکرێت من موچەی من و خاوەن پێداویستی تایبەت وەکو یەک بێ ئەگەر ئێمە بینە سەر ئەوەی بڵین یەکسانی هەبێ یەکسانی لە خزمەت گوزاریەکانە هەبێ بۆ نمونە ئەو خزمەت گوزاریە تەندروستیە یاخود ئەو خزمەت گوزاریە کۆمەڵایەتی یاسایی کە من دەستم ئەکەوێ بۆ خاوەن پێداویستێکی تایبەتیش هەروە بێ بۆ ژنێکی خاوەن پێداویستی تایبەت هەروە بێ نەخێر لەبەرەوە عەدالەتی ئیجتیماعی ورد لەسەر ئەم بەشانە ئیش ئەکا و بەدیهێنانی عەدالەتی ئیجتیماعی یاخود سەرەتاکانی یاخود پایە سەرەکیەکانی لە کۆمەلگای ئێمە زۆر بە جوانی گەشەی سندووە و ئەو هاوپشتیکردنەی یەکترمان کە لە بەتایبەتی لەم دەوروبەرە هەیە و ڕەچاو ئەکرێ بەتایبەتی لە کاتی قەیرانەکانە خۆتان ئاگادار بوون بۆ نمونە لە کەمپەینی هاوخەمتانین ئەو هاوپشتەی کە بۆ یەکمان ئەکرد ئەوە تێڕوانینێکی جوانی هاوڵاتی ئاساییە بۆ مەسەلەی عەدالەتی ئیجتیماعی ئەزانێ ئەو بۆتە قوربانی بوومە لەرزەیەک خواردنی لەبەردەستنیە نانی لەبەردەستنیە پەتووی لەبەردەستنیە پەتوەکەی خۆی ئەبا خواردنەکەی خۆی ئەبا قەمسەڵەکەی خۆی ئەبا ئەمە پێی ئەو ترێکە تێگەشتنێکی جوانمان هەیە ئێمە بۆ عەدالەتی ئیجتیماعی هەمیشە لە خەمی گەورەی خاوەن پێداویستی تایبەتین هەمیشە لە خەونی گەورەی ئەو ژن و مناڵانەی کە پێیان ئەو ترێفیئاتی کەم و پراوێزخراوی کۆمەلگا ئەو ژنانەی جیابوونەتەوە ئەو ژنانەی خاوەنکارن ئەو ژنانەی دابینکەری داهاتی خێزانەکانیانن ئەو مناڵانەی کە سوکاریان نییە ئەو مناڵانەی پێداویستی تایبەتیان هەیە ئەمانە هەمووی سەرەتاکانی عەدالەتی ئیجتیماعیە کە لە کۆمەلگای ئێمە زۆر بەڕاستی جێگەی دەستخۆشی و جێگەی ڕۆشناییە ئەمە هەر پەیوەندیشە بە کەلتور و کەڵچەری ئێمە یعنی کە هەمیشە ئێمە لە باو باپیرانمانەوە ئێمە تێکەڵاو بووین کۆمەلگای بووین کە هەمیشە خەمخۆر یەکتر بووین جیاوازیمان نەکرۆ لەوەی کە تاکژیانی هەبێ وەکو لە وڵاتانی ئەوروپا هەیە بۆیە ئەمە ژوای کردووە کە
هەر خوشکوبرایەکمان لە ڕۆژهەڵات بێ لە باکوور بێ لە ڕۆژئاوا بێ ئێمە هەست بۆ خەمەی بکەین کە بەسەریایەت ئێوەش هەمیشە ئێمە گەر لە کەمپینێکا بین ئێوە 24 کاتژمێر لە ڕێکخراوی سیدیۆ هەموو کەسێکمانەگە لێوە بڕۆی نەزانین کە چەند خوشکوبرامان لەوێن ڕۆژانە پێداویستیەکانیان وەرەگرن من پێم خۆش بوو باسیەوە بکەین ئێوە کۆمەڵە کڕووکە کچی گەنجی وە خوێنگەرمتانلان هەمویان زۆر بە گرنگی و ئیشەکەی خۆیانەکەن هەندێکیشان پارێزەرن ئەم پارێزەرانە تا چەند لە خزمەتی ئەم خوشکوبرایانەمانن ئەگەر لە هەر شوێنێکی تر و هەڕویان کردێت ئەم ناوچێمە چکە جارێکیان بابەتێکی زۆر گرنگیان باس کرد یعنی من چۆن مافم هەیە لە ناو شارەکەی خۆمە و خەڵکیم شارم کۆمەڵە شوێن هەیە کە من سەردانی کەم کۆمەڵە ئۆتۆمبیل هەیە من توانم شۆفێری بکەم یاخو سواری بم ئۆتۆمبیلی گشتی ئەمانە شتی سەرەتایی یاخو کەسێکە لە شوێنێک دانیشە کەسێک خەتریکی لێکاب ئەویش مافی هەیە بێ پشتی بگیرێ ئەم شتە وردانە ئێوە لەگەڵ ئەوەی کە پێداویستەکانیان بەدابینەکەن تا چەند وەکو مافیش لە پشتیانەوە ڕاستە ئێمە سێکتەرێکی تایبەتمان هەیە ئەم سێکتەرە یاساییە بەڕاستی جێگەی دەستخۆشیە کە ژمارەیەک پارێزەری زۆر ئازایتیایە ئەم هەموو کێشە یاساییەکانی بە تایبەتی برانی ڕۆژئاوا خوشکوبرانی ڕۆژئاوامان هەموو کێشە یاساییەکانیان یەتەوە لای ئەوان بەبێ بەرامبەر بۆیان چارەسەرەکەن و هەموو ئەو کێشە یاساییانەش کە مەسەلەن ژنێک لە خانەخوێ یعنی کۆمەلگای خۆمان پێویستی بە هاوکاریەکی یاسایی بێ پێویستی بە ڕاوێژی یاسایی بێ پێویستی بە نوێنەرایەتی یاسایی بێ و بزانین کە بۆ نمونە پارەی ئەوەی نییە کە بتوانێت پارێزەر بگرێ یاخود تێچووەکان دابین بکە ئەو سێکتەرە هەمووی بەبێ بەرامبەر بۆ ئەکەن بەڕاستی ڕۆژانە کەیسیان لەلایە ڕۆژانە ژن مناڵ پیاو کێشەی کۆمەڵایەتیان لەلایە هەوڵ ئەیان کێشە کۆمەڵایەتیەکانیان بۆ چارەسەر بکەن ئەوەنەی کە لە چوارچێوەی یاسایە بێ و دەرناچێت لە یاسا ماندوونە ناسانە ڕۆژانە پێشوازی لەو کەیسانە لە مافەکانیان نتوانین بڵێن پشتگیریشانەیە کە بەتەواوەتی بەتەواوەتی و سەروەری وەش کۆمەندی هەر تاکێکی ژیاو لەم کۆمەلگایە لە هەر کوێیەکەوە هاتبێ لە سەروەری هەمومانە شکۆمەندی هەمومانە شکۆمەندی تاکەکانی کۆمەلگاش شکۆمەندی هەر هەمومانە لەبەرەوە ئەمانە یا هەر سێکتەرێکی تر لە ناو ڕێکخراوەکانی تری شابێ ڕێکخراوەکەی خۆمان بە تایبەتی شکۆمەندی تاکەکان وە سەروەری تاکەکان بە تەواوەتی پارێزراوە زۆر باشە لە هەر کۆمەلگایەکە ئەگەر چمکی یەکسانی هەبێت و دادپەروەری کۆمەڵایەتیش تا بەرقەرار بێت ئەتوانین بڵێن کۆمەلگەیەکی تەواو تەندروستە لە ڕووی ئاسایشیەوە تا بەرقەرارە بەڵێ ئەتوانین بڵێن کۆمەلگایەکی تەندروستە بەڵام تا ئێستا لە کۆمەلگا خۆر ئاواییەکان کە زۆر جا بنمونەی باشترین لە کۆمەلگاکان ئەهێنرێتەوە لە ڕووی پێداویستیەکانی ئینسانەوە یاخود هەندێک کۆمەلگای یا هەندێک وڵاتانی عەرەبی کە زۆر دەوڵەمەندن و باس لەواکرێ هەندێک پێداویستی ئینسانیان دابین کردووە نەگەشتونەتە ئەو ئاستەی کە بڵین دادپەروەری کۆمەڵایەتی لەم شوێنە بەدیهێنراوە چونکە لە بەشێک لە بەشەکانە هەست ئەکەین بە ناحەقی و هەستەکەین بە سندنەوەی مافەکان بۆ نمونە وڵات هەیە خزمەت گوزاریە کۆمەڵایەتیەکانی زۆر باشە دابینکردنی ژیانی زۆر باشە موچەی زۆر باشە بەڵام بە هیچ شێوەیەک هیچ کەسێک بۆی نییە بێتە سەر جادە ناڕزایی دەرببڕێ بە هیچ شێوەیەک هیچ کەس بۆی نییە لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە پەیامی هەبێ یاخود هیچ کەناڵێکی ڕاگەاندن نییە سەر بەخۆ بێت و سەر بە حکوومەتەکە نەبێ ئەمانە هەمووی پێمان ئەڵێ کە کۆمەڵە مؤشرات هەیە بۆ ئەوەی کۆمەڵە پێوەەر هەیە بۆ ئەوەی کە دادپەروەری کۆمەڵایەتی لە وڵاتانی ترا لە هەنگاوە سەرەتاییەکان ئەگەر بڵم لە کۆمەلگای ئێمە لە هەنگاوە پێشکەوتوەکانین و کۆمەڵێک ئاماژەی زۆر باش هەیە بۆ ئەوەی کە دادپەروەری کۆمەڵایەتی لە کۆمەلگای ئێمەیان بەرەو بەدیهێنانێکی باش ئەڕوا هەنگاوی باش ئەنێ ناڵم هەیە حالیان نەخێر نییە چونکە ئێمە ڕۆژانە ئەبینین کە خەڵک داوای موچەی خۆی ئەکا فەرمانبەر هەیە بێ موچەیە فەرمانبەر هەیە داوای مافەکانی خۆی ئەکا لە هەر سێکتەرێکا بێ لەبەرەوە ئەتوانین بڵێ هەنگاوی باشمان ناوە ئەو یەکبوونەی ئەو کەسانەی داوای مافەکانی خۆیان ئەکەن لەگەڵ ڕێکخراوەکانە و دروستکردنی فشار و بینیشمان کە دوێنێ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران پەیامێکی نارد بۆ قسەکردن لەسەر بارودۆخی مامۆسایان بە تایبەتی ئەمە پێمان ئەڵێ کە ئێمە توانیمانە فشارەکانمان بەردەوام بکەین فشاری باش بکەین و بەردەوامی شەبین پێکمانەوە هەوڵانش لەم شارەیە واکە کە جارێکی تر خەڵک بتمان و سیقەی بۆ بکەڕێتەوە ئەو ماوەی ڕابردووە کە لەگەڵ هەموو ئەو بارودۆخە نەکونجاوی بێموچەی لەوانەیە بێزاریەکی زۆری بە تایبەتی لە مامۆستان دروست کردیەوە ژنا مامۆستا هیچ پێی خۆش نییە لە ماڵەوە دانیشێ بەس بە هیوایەوەی کەم هەوڵانەی بەڕێز کاقوبات بە شێوازێکی بابچێتە پێشەوە پاڵپشتی بکرێ بۆی کە بتوانە جارێکی تر سیستەمی خوێندن بەردەوام بێ ئەگەر بە کۆی گشتی باس بکەین لەسەرەوەی کە ساڵانە ئێمە ترە توانین بڵین داتامان دەسەکرێت بڵێ
لەوانێ ساڵی پار ڕێژەکە بەرە و بەرز بوونەوە چوو بێت مافەکان ڕەچاو نەکرابێت لەم ساڵات توانین دڵخۆش بین بڵین هەم خەڵک خۆشیارە هەم بوونی ڕێکخراوەکان و پشتگیریکردنی کەسانی بەرپرس ئەمەش پشتێکی گرنگە بتوانین بڵێن ئەو داتایانە ڕێژەکەیان کەمە بێتەوە بووی کە بتوانن خەڵک چەنە ئازادە بە تایبەتی لەم شارەیە ئەوەی تر ئازادی بەدەست بێنێت و مافەکانی خۆی بەدەست بێنێت بەتەکید ئێمە کۆمەڵە پایی سەرەکیمان هەیە کە ئیش لەسەر ئەم پایان ناکەین هەڵبەتە بۆ ئەوەیە کە شکۆمەندی و ژیانێکی ئاسوودەی زیاتر دابین بکەین بۆ ئەو کەسانی کە پێویستیان پێێتی بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا هەڵبەتە هەموو کەس پێویستی بە ژیانێکی ئاسوودەیە ژیانێکە کە بتوانێت مناڵەکانی یاخود خۆی یاخود دایکی یاخود باوکی یا کەسێکی کەسە نزیکەکانی لە خێزانەکەی بتوانێت کە یارمەتیان باو هاوکاریان بێ بۆیە مەسلەی دابینکردنی موچە لە ئەولەویات هەیە ئەو پشتگیریە زۆرەی ڕێکخراوەکانیش بۆ ئەو کەسانی کە داوای موچە ئەکەن هەر لەوێەوە هاتووە کە دابینکردنی ژیانێکی ئاسوودە و شکۆمەندانە ڕێژەی تاوان کەمەکاتەوە ڕێژەی توندوتیژەکان کەمەکاتەوە و ڕێژەی هۆشیاری ئینسانەکان زیاتر ئەکات تاکەکان زیاترەکە و زیاتر ئەتوانین پەیاممان هەبێ بۆ ئایندە هەنگاومان هەبێ بۆ ئایندە بەڵام ئەگەر ئێمە لێرەیە بوەستین و چەق ببەستین و پشتگیری یەکتر نەکەین نەخێر ئەم پەیامەمان ناتوانین ئەم هەنگاومان بۆ ئایندە هەبێت. باشە هەموو هەنگاوەکانیش کاتێک کە ئەندرێت لەوانەیە ئاسەنگێکی زۆر بێتە بەردەمی بۆ ئەم دادپەروەری کۆمەڵاتی و ئاسەنگانە چون کەسە لە هەرێمی کوردستان دێتە بەردەم ئەوەی کە نتوانێت و ئاشتێ بەرقەرار بکەین و ئاشتە بە پێی پێویستەمە لە کۆمەلگاکەمانە بەرقەرار بێت. سەرەتا لە ژیانی تاکەکانەوە دەست پێکەم مەسلەی نەناردنی موچامەیەکێکە لە مەسەلە زۆر هەستیارەکان کە پەیوەندی ڕاستەوە خۆی بە تاکەکانەوە هەیە دوو مەسلەی ئازادی ڕادەربڕین تا ئێستا مؤشیرێکی خەتەرناکە کە لە هەرێمی کوردستانە هەبێت لەسەر ئازادی ڕادەربڕین دەستگیر بکرێ و سزا بدرێ ئەمە ئەم مؤشیرانە پێمان ئەڵەن کە ئێمە هێشتا پێویستمان بەوە هەیە کە هەنگاوی زۆر باش بنین ئەوەی کە جێگەی دڵخۆشیە وەکە ئەمەشەم پێ ئەوەیە کە مەسەلەن هاوپشتی یەک ئەەکەین لەناو گەڕەکەکانە هاوپشتی یەک ئەەکەن بۆ نمونە من هەندێک شوێن ئەناسم ئەزانن کە فەرمانبەرە ژنەکە و دوو مناڵی هەیە ناتوانێت لە بەرەوەی موچەی وەرنەگرتووە دراوسەکەی یارمەتی ئەیە ئەمە لە کاتێکە لەوانێ ئەو کاتێکی تر یارمەتی دراوسەکەی یابێ لەبەرەوە ئەمە هاوپشتیەکە لە کۆمەلگای ئێمەیە هەیە پێویستمان پێێتی و زیاتریش پێویستمان پێێتی بۆ لە بەرەوەی کە ئێمە ڕێژێکی زۆر فەرمانبەرمان هەیە ڕێژێکی باش لە ژنان فەرمانبەرن و خۆشتان نەزانن ژنان ئەرکێکی تریان لەسەر مەسلەی دایکایەتی و بردننی مناڵ بۆ حەزانە و ئەمانش هەمووی کۆمەڵە فشاریترە بەڵام هەستەکەم کە لە کۆمەلگایە ئەگەر هەوڵی تاکە کەسیش بێ ئەو هاوکاریە جوانە هەیە کە لە نێوانمانە هەیە. باشە باسیکی ڕێکخراوەکان بکەین هەماهەنگی ڕێکخراوەکان ئەوەی کە بینیمان لە ڕابردووە ئێمە وەکو دەستگای میدیای کورسات هەمیشە لەگەڵتان نبووین بۆی کە بتوانین هیچ نێبوەکو لە ڕووی میدیاییەوە کاراسانی بۆ بکەین و توانینەوە خەڵکار بوونی پەیوەندی ڕێکخراوەکان ینی بۆ نمونە ئەگەر ڕێکخراوی سیتیوە لەگەڵ چەند ڕێکخراوێکی ترا بتوانێت هەماهنگ بێ لەوانەیە ئەگەر گرفتێکە بێ گرفتەکە کەمتر ئاستەن بۆیەوە دروست بکات ئەمانە کارتان لەسەر کردووە. میدیا پایەکی سەرەکی هەم گەیاندن هەم وەرگرتنی پەیامەکانە بۆ ئێمەی ڕێکخراوەکان بۆیە بەردەوام لەگەڵ میدیاکانە پەیوەندی ڕاستە خۆمان هەیە لەبەرەوەی سەرچاوەیەکی زۆر باشن بۆ ئیشکردنی ئێمە و سەرچاوەیەکی زۆر باشیشن بۆ ئەوەی کە بڵین تیشک بخەنە سەر کارەکانی ئێمە ئەمانە هەمووی دوجار لە بەرژەوەندی کێ لە بەرژەوەندی کۆمەڵگەیە ئەم هاوکاریکردناوە ئەم پەیوەندیکردنا هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە کۆمەلگا متمانەی زیاتر هەم بە کەناڵەکە هەیە هەم بە ڕێکخراوەکە هەیە لەوانەیە ئەگەر تۆ تیشک نەخیتە سەر ڕێکخراوەکەی من کە ئێستا ئەتوانێ هاوکاری یاسایی بەبێ بەرامبەر پێشکەشکە ژنێک لە ناو کۆمەڵگە نەزانێت کە ئێمە ئەو هاوکاریە پێشکەشەکەین و پێویستیشی پێی بێ کەواتە ئەم هەماهەنگیە واکە کە ئێمە بتوانین هاوکاری تاکەکانی کۆمەڵگا بکەین دوجار ئێمە وەکو ڕێکخراوەکان ئێوەش وەکو میدیا هۆکاری سەرەکین بۆ ئەوەی کە هاوکار بین بۆ بەرەو پێشچوونی کۆمەڵگا و هاوکاریکردنی تاکەکان. زۆر باشە هەمیشە هەر شتێک کە بەرقەرار بێ یەکەم جار پێویستە لە ناو خێزانە لە دوایە لە ناوەندەکانی پەروەردە وردە بڵاو بێتەوە بە ناو کۆمەڵگە تا چەند خێزان کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئاشتێکی تەواو بەرقەرار بێت تا چەند لە دوای ئەوە پەروەردە
لەوەی کە لەلایەنە پەروەردەکە و کاتێک کە مناڵەکە لە سەرەتاییەوە کە ئاچێتە خوێندنگە فێر بکرێت وردە ئەم پرۆسەیە بگوازرێتەوانێ بۆ ناوەندەکانی دیکەش. ڕاستە خێزان کاریگەری ڕاستەوە خۆی هەیە لە نێوان خێزان و پەروەردەیە ئەڵلقەیەکی پەیوەندی هەیە ئەو ئەڵلقە پەیوەندیە میدیایە. ئەگەر میدیا بە ئەرکی خۆی هەڵنەسێت و ئاراستە نەکات کە خێزانەکان چۆن مناڵەکانیان پەروەردەکەن خواردنی باشیان بۆ دابینکەن و کۆمەڵک پێداویستی هەیە بۆیان دابینکەن ناتوانن ئەوان بەردەوام بن و وەک کەسێکی تەندروست بچنە ناوەندەکانی خوێندن کەواتە ئەم ئەڵلقەی میدیا لێرەیە جارێکی تر میدیا جەخت لەواکاتەوە جەخت لەواکەمەوە کە میدیا جارێکی تر هۆکاری تەوسیلبوونی بەشەکانی کۆمەلگایە بەیەکەوە. دەستەکانە خۆش بێ سپاس دەکەین بە هیوای ئەوەی کە هەمیشە بەردەوامن لە کارە چاکەکانتانەوە هەوڵبەن زیاتر بە دوای ئەو بابەتانیان بگەڕێن کە پێویستە لە ناو کۆمەلگای ئێمە جێبەجێ ئەوش کە جێگەی خۆشحاڵیە ئێوە هیچ جیاوازیەک ناکەن ینی تاچێک لەم شارەیە بێ تاچێک لە چوە هاتبێ بە هەمان چاوسێریەکەن و لە مافەکانی ڕوانە دووبارە سپاس بۆ ئامادەبوون سەرکەوتوە.